سلاو پروژکتی اما لسه فیک نیوز کردیش فیک نیوز دیتکشن ام پروژه خومن درست کردووە لە ڕێگەی ماشین لێرنینگ AI ئەو پرۆژەیە دووەمین پرۆژەیە لەم جۆرە لە کوردستان لە ڕێگەی ئەم پرۆژەیە ئێمە ئەتوانین نیوزەکەی فێک و ڕێڵ لە یەکترین جیایکن خۆمان لە دروستکردنی ئەم پرۆژەیە ماشین لێرنینگ بەکارهێناوە لەگەڵ ناتچرال لەنگویج پرۆسێسینگ و هەر خۆمان ترێن کراوە بە زۆر کۆماندی فێسبوک و ویبسایتێکمە بۆ دانەوە بۆ هەر کەس بتوانێت لە دوایی داخلی ئەم ویبسایتە ببێ و ئەگەر نیوزێک لە لای هەبێ ئەتوانێت بە کوردی چێکی کێ ئەگەر فێکە یان ڕێڵە ئێستا ئەگەر ئەم نیوزە لە لایمە هەبێ ئێمە ئەتوانین تێستێکن ئەگەر فێکە یان ترووە لە کاتی کلیکردنە ئێمە سێریەکن پێمان ئاڵەیە ئەم ئەلگۆریتمە پێمان ئاڵەیە ئەو نیوزە فێکە